کۆمەڵی ئیسلامی کوردستان وەکو یەکەمین 5 حیزبە سەرچیەکەی هەرێم لیستی ناوی پاڵێوراوانی بۆ هەڵبژاردننی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان بردە بەردەم بەرپرسانی کۆمسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردن و ڕاپرسی هەرێم. بەرپرسی ناوەندی هەڵبژاردننی ئەو حیزبەش ڕای دەگەنێت دژی هەر هەوڵێکین بۆ بەلاڕێبردن و دواخستنی هەڵبژاردنەکان لە کاتی خۆیدا بەبێ هیچ پاساوێکی واقعی و یاسایی. ئێمە وەکو کۆمەڵی ئیسلامی کوردستان کە ژمارەی لیستەکەمان ژمارە 192 ئەمڕۆ هاتوین التیزامی خۆمان بەوی وادە یاسایی و ئیداریانەی کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردن و ڕاپرسی هەرێمی کوردستان دەرببڕین. هاتوین لیستی ناوی پاڵێوراوانی خۆمانمان پێ بۆ ئەوەی پێشکەشی کەین چکە بەڕاستی ئێمە یەکەم هێز بووین کە داوامان کرد لە هەرێمی کوردستانە احترامی وادەی یاسایی هەڵبژاردنەکان بگیرێ ئەوە هەڵبژاردنەکان لە وادەی یاسایی خۆیانە بەڕێوە بچن و بۆشایی یاسایی لە هەرێمی کوردستان دروست نەبێ. بەپێی زانیاریەکان لە چەند ڕۆژی ڕابردوودا سێ حیزبی سەرەکی هەرێم لە ڕێگەی ئەندامانیان لە کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردن و ڕاپرسی لە هەوڵدابوون لە ڕێگەی کۆمیسیۆنە وادەی هەڵبژاردنەکان دوا بخەن بەڵام ئەو هەوڵەیان سەری نەگرت بۆیە لە ئێستادا دەیانەوێت لە دانیشتنی ڕۆژی چوارشەمەی پەرلەمانی کوردستان ئەو ئامانجەیان بپێکن. وتەبێژی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردن و ڕاپرسی هەرێمیش دەڵێت لە کۆبنەوەی ڕۆژی هەینیمان لەگەڵ پەرلەمانی کوردستان بەڕاشکاوی پێمان گوتن کە ئێمە لە ئامادە باشی تەواو داین بۆ ئەنجامدانی هەڵبژاردنەکان لە یەکی یانزەدا. ئێمە دیارە لە کۆبنەوەمان لەگەڵ سەرۆکاتی پەرلەمانی کوردستان لەگەڵ لیژنەی یاسایی پەرلەمان ئێمە بەڕووینی لە ناو ئەنجومەنی کۆمیسیۆنان کە هەمومان ئامادە بوون پێمان گوتن کە بەڵێ ئێمە ئامادەین لە یەکی یازدەدا تەواوی ئامادەکاریەکان و لە ڕۆژی یەکی یازدەش هەڵبژاردن بۆ خولی پێنجەم و بۆ سەرۆکاتی هەرێم ئەنجام بدرێ بەپێی ئەو توانایی کە لە بەردەستی کۆمیسیۆندایە بەپێی ئەو کاتێک کە لە بەردەستماندایە کە نزیکی مانگەکە. ئیتر ئەوە پەیامی ئێمە بەڕوونی بۆ لێرەشەوە هەموو ئەو لێدوانانە بەڕاستی ڕەت دەکەینەوە ئەنجومەنی کۆمیسیۆنان و ئێمە بە هیچ شێوەیەک نەمان گوتووە کە سەبەبین لە دواخستنی ئەو ئەنجام هەڵبژاردنەکان لە کاتی خۆیدا چونکە پێمان وایە بەڕاستی ئەنجام نەدانی لە کاتی خۆیدا هەرێمی کوردستان لانە تووشی کۆمەڵە قەیرانی کە بێتەوە. ئێستا حیزبەکانی کوردستان لەسەر پرسی هەڵبژاردنەکان بووینە دووبەرە بەرەیەکیان کە پارتی و یەکێتی سەرپەرشتی دەکەن لەگەڵ دواخستنیدان و ئەوی تریشیان کە کۆمەڵی ئیسلامی و گۆڕان هەڵگری ئاڵاکەینە دواخستنی هەڵبژاردنەکان بەهێلی سوور دەزانن پێیان وایە بە هەر بیانوویەک هەڵبژاردنەکان دوا بخرێت زیانی زیاتر بە پرۆسەی دیموکراسی دەگەنێت لە کوردستان بەڵام بڕیار وایە ڕۆژی چوارشەمە پەرلەمانی کوردستان ئەو پرسە یەکلایی بکاتەوە هاوکات هەمان ڕۆژیش هەڵوێستە و حیزبانەش بە دەردەکەوێت کە لە ژێرەوە لەگەڵ دواخستنی هەڵبژاردنەکاندان بەڵام تا ئێستا نەیان وێراوە بە ئاشکرا و هەڵوێستەیان ڕابگەێنن. وەلی سەلیم کەناڵی ئاسمانی پێم هەولێر.